ئەو خاڵە زۆر گرنگە. ئەو وشەیە خۆت خۆش بێ، بە قسەم کە خۆت خۆش بێ. پەیمانگای سلێمانی و دکتۆر بەختیار و حکومەت هێرم فریاد ناکەوێت. خۆت خۆش بووە بڕۆی بۆ ئەڵمانیا فێر جگەرە و نێرگەلە و مەشروب نابێ. خۆت خۆش بووە بڕۆی بۆ دەرەوەی وڵاتیش لە ئەوروپا چەبی بە کۆچەر بیرکار. خۆچەنی ئێمە هەیە لە سلێمانی و ڕۆژتووە بەس دەستی داوەتە تیلیاک و مەشروب. بەڵام چەندی کە شێرت دەرەوت بۆتە سەرکەوتوو بووە. کێ هەیە کێ یانی تۆ ژمارەکان تۆزە دیراسی کە بۆ ئەمەش لە ئەنجامی چی لە ئەنجامی ئەم وشەیە کەمە پۆینتەرەکەی ئیش ناکە بۆیە دیار ناکە. خۆت خۆش بێت ئەم وشەیە زۆر گرنگە بەڕێزە. خۆشبوون بەڕێزێک لە دوای داوالێت تۆ سێ ئەم ڕێبات لەم لە ناکەی خۆت خۆش بیانە خۆشە چی لە مەسەلا گۆڕە دای بۆ نمونە چاوەڕێوە ناکەی دایک و باوک هەڵەسێنێ، چاوەڕێ ناکەی مامۆستا تەباشی لەکتێ بێت سەیر من کە خۆت سەیری خۆتەکەی، چاوەڕێ ناکەی مامۆستا بڵێ وەرە پێشەوە. مامۆستاکان ئەڵێ وەرە پێشەوە چی؟ مامۆستا مسەیترم بەسەر وەزعەکە عینە عادەت قەناسە کورە وەرە پێشەوە زاڵم تۆ بۆ نەزەر چی دەتە دواوەرە هەی زاڵم نەزەری 4D و 5D 3D بووەکە وەرە پێشەوە تو خۆت خۆش بێ ڕۆڵە. اینجا بە غایباتی تۆ کوای ئەحمەد ئێمەش لە پەیمانگای خۆمان کاکەگە لە سێ جا غایبتر بی فەسڵ دەکەم تو خواهی ئەوەیە پۆلی 12 و 18 ساڵ تۆ بە غایباتی تۆ بێتەوە، تو خواهی ئەوەیە تو هەڕەشەی لێ بکەی بڵێ گە 4 جار غایبی من فەسڵ دەکەم بەخوا قەزم تۆ تەواو نیت یان تەواو نیت یان لە دەستت داوە یان لەگەڵ ڕێزمات پێویستت بە دکتۆری دەرونی 17 ساڵ بی پۆلی 12 بی و بە زەبری من و بە زەبری ئەو و بە زەبری هەڕەشەی دایک و باوکت و والله چەند جارم قسەم گێڕاتەوە دایک هەیە سوێن و قورئانە خوا ئەڵێ ئەوەنەی لەم کچەم پاڕامەتەوە لە خوا بپاڕامەتەوە چوومە بەهەشتەوە ئەمەنە وتومە تو خوا بخوێنە بە قوربانە و چاوە بم بخوێنە ڕۆڵە عوباڵم بە منت ڕۆڵە تو خوا مۆبایلەکە دانە ئەڵێ ئەوەنە لەم پاڕامەتەوە لە خوا بپاڕامەتەوە دەمێکە بەهەشتی بووم نەجاتم بوو. ئێ باشە تۆ چی بە شەرێکی ئەی هاوار اینجا بەوەی کە دێت بۆ ئامادەی لیدەرز ئەڵێ دکتۆر جان خێرتەگا ئەو تەلەبێ بانکە عەمەلی شەڕ بووە اینجا تەبانگێکا لە دکتۆرە مۆبایلی لێسەنا اینجا باوکی تەلەفۆنەکە بەنە ئەڵێ چی دکتۆر بە ناوی سۆنەرەوە هێنم بۆ عیادەکەت بەشکم لەوێ دوو قسەی خێری بۆ بکەی تۆزە بەخۆیان بچێت وسەی لەم فلیمە خوایە شکرم ببەشت یا رب العالمین. یعنی ئەوانەی کە تۆزە تەمەنمان هەیە کوا لە زەمەنی ئێمە هاندان و پەیمانگا و تەشجیع و مۆتیڤیشن مامۆستا زەمان تۆ مۆتیڤیشن نەبوو ئێستا ئەڵێ وەڵام من بۆیە ناخوێنم دایکم مۆتیڤیشنم ناکە مۆتیڤیشن کورە دای داما و چوزانێ تەماتەی سوورەکرا و تەرتیبات و هێلکەڕۆنێکت بۆ کاو کولیچە ئەوە نەیرێزانێ باقەکەی تری خۆتت خۆش بێت کایە ئاگادار بە باشترینەکان لە پەیمانگای سلێمانی بۆیە ئێرە هەڵبژێرە سەرکەوتن وشەیەکە ئێمە مانای پێدەبەخشین.